وەرن باباسی وڵاتێکتان بۆ بکەم. ئەو وڵاتە خاوەنی هەموو دامەزراوەکانە، پەرلەمان، حکوومەت، وەزارەت، تەنانەت سنووریشی هەیە. لاتان سیر نەبێت ئەو وڵاتە بۆ چەند کەسێک و خەڵکی بێگانە بەهەشتە بەهەشت، تەنها بۆ خەڵکەکەی خۆی نەبێت. هەر بۆیە گەنجانی ئەو وڵاتە لا نیوە شەوێکدا ئەو بەهەشتەی بۆ ئەوان کراوە بە دۆزەخ بەجێی دەهێڵن، سنوورەکانی دەشێن و دەڵێن ماڵ ئاوا نیشتیمان. جاباسی دامەزراوەکانی ئەو هەرێمەمان کرد، بەڵام سەیرەکە لێرەدایە هیچیان لە دامەزراوەی وڵاتانی دیکە ناچن، تەنها یەکشت نەبێت، ئەویش ناوەکانیانە. بۆ نمونە ئەگەر باسی پەرلەمان بکەین کە کاری لێپرسینەوە و چاودێریە بە سەردەسەڵاتی جێبەجەکار، کەچی ئەو دامەزراوەی نیشتیمان کاتێک خەبەری دەبێتەوە شار خامۆش بووە خامۆش. سەیرە ئەو پەرلەمانە هێندە گوێی گرانە، هاواری دایکان ئەچێتە کەشکەڵانی فەلەک، کەچی ئەو پەرلەمانە هەر نایبیستێت. لەوەش سیرتر بڕیارەکانیەتی، ئاخر لە کوێی دنیا هەیە لە ناو ماڵەکەی خۆت هەست بە کێشەکان نەکەیت، بچی لیژنەیەک پێک بهێنیت، هەزاران مین ببڕیت، بچیتە هوتێلە گەرمەکانی وارشۆ. جەناب، بۆ لێکۆڵینەوە لەو پرسا کەرەم بفەرموو، لە کۆشکەکەت دابەزە و بچوە شێخەڵڵا، بەردەرچی سەرا، بازاری حەسیرەکە، لەو لاشەوە دهۆک و هەڵەبجا پڕن پڕ لە کاسبکار و خاوەن بڕوانامە جیرفان بەتاڵەکان و خەمخۆرەکانی نیشتیمان. پرسی کۆچی بە لەشاوی هاوڵاتیانی باشووری کوردستان پرسێک کە زۆرێک لە وڵاتانی بەخۆیەوە سەرقاڵ کردووە، تەنها حکوومەتی هەرێم نەبێت. بە جۆرێک ئامارەکان دەری دەخەن بە هەزاران گەنج و منداڵ و بە تەمەنی باشووری کوردستان لە سنوورەکانی بیلاڕووسیا و پۆڵۆنیا شەوانە بە برسێتی و لەبەر سەرما ڕۆژ دەکەنەوە. ئەوان لە خراپترین دۆخدا ژیان بەسەر دەبەن، لە خەڵکی وڵاتێک دەچن کە ئەو وڵاتە هیچ سەرمایەکی نەبێت و جوگرافیاکەی لا بیابانێک هەڵکەوت بێت. هیچ لەوە ناچێت کە ئەو هەرێمە لە ناوچەکە خاوەنی ژێرخان و سەرخانێکی دەوڵەمەند بێت. ئاخر نەوتی نیشتیمان سوودی چییە کە بەفری وڵاتانی جیهان بتوێنێتەوە، کەچی توانای گەرمکردنەوەی منداڵێکی کوردی نەبێت. دوای بەدەنگهاتنی دنیا لەسەر ئەو پرسە بەکاوە خۆ پەرلەمانەکەی هەرێم کۆ بۆ و دیسانەوە بڕیاری پێکێنانی لیژنەیەکیدا، بەڵام ئەم جارەیان ئەو لیژنەیە بچێت بۆ هوتێلە گەرمەکانی وارشۆ لە پۆڵۆنیا، کەچی لەو لای ئەوانەوە ئەو هەزاران گەنج و ژن و منداڵی کورد چەند مانگێکە لەبەر سەرمای جەنگەڵەکانی سەرسنوور چارەنووسیان ڕادەستی قەدەر کراوە. لە کاتێکدا دەبوایە ئەو پەرلەمانە ئێستا لەسەر ئەو پرسە متمانەی لە حکوومەت وەربگرتایەتەوە، هەر هیچ نەبا لە دانیشتەکانیدا لانی پەیوەندیداری بانکهێش کردبان، بەڵام ڕەنگە ئاسایی بێت. ئەزانن بۆ؟ چونکە ئێرە باشووری کوردستانە و دانیشتوانەکەشی کوردن کورد.